بەڵێ ئەمڕۆ تەواوی یاریەکانی هەفتەی دوازدەیەمی خولی نایابی کوردستان بەڕێوە چوو لە کۆی حوت یاری چوار یاری لە پارێزگای هەولێر بەڕێوە چوو لە یەکێک لە یاریەکان کە یاریەکانی کۆمەڵی دووەم بوو هەردوویانەکەی شارۆچکەی پیرمام پێشمەرگی هەولێر و ئارەڵات بێگەیشتن یاریەکە بەبێ گۆڵ بە کۆتایی هات لە یەکێکی تریش لە یاریەکانی ئەم کۆمەڵەیە هەندرێن توانی سەرکەوتن بەسەر نەورە سۆمارکە بە گۆڵێکی بێوەڵام پێشمەرگەی هەولێر بە کۆکردنەوەی 20 خاڵ لە خانەی دووەم مایەوە و هەندرێنیش بە 20 خاڵ لە خانەی سێم هەردوویانش ئەگەری سەرکەوتنیان بۆ قۆناغی داهاتوو بەێستر کرد کە قۆناغی ئەو شەژیانەیە کە لە قۆناغی داهاتوو یاری دەکەن و لە کۆمەڵی یەکەمیش لەم یاریگایانەی هەولێر ڕوبەڕوو یانەی سۆران بیەوە هەولێر هەرچەندە هەلی سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو نەمابوو بەڵام سۆران دەویست بە یەکسانیە خودت بە سەرکەوتن ئەگەری سەرکەوتن بە خۆی نوێ بکاتەوە بەڵام هەولێر بە دوو گۆڵی محەممەد هاوار سەرکەوتنی تۆمار کرد و چۆن ئەمەلی سەرکەوتن بۆ خۆی نەمابوو بۆ سۆرانیشی نەهێشت و لە یەکێکی تری لە یاریەکانی ئەم کۆمەڵەیە کە کۆمەڵی یەکەم بوو یانەی برایەتی لەگەڵ یانەی هەڵۆ بە گۆڵێک یەکسان بوون بەم شێوەیە برایەتی لە خانەی دووەم خۆی جێگیر کردەوە بە 17 خاڵ و سۆران و هەولێریش ئەمەلی سەرکەوتنیان نما و هەڵۆش بە هەمان شێوە ئەمەلی سەرکەوتنی نماوە لە دوو هەفتەی داهاتوو ئەو یانانە ڕکابەی لەسەرەوە دەکەنکەوە لە سەیانەکەی پێشەوە بن و سەرکەوت بۆ قۆناغی داهاتوو تاوەکو لێەوە ڕکابەری نازناوەکە بکەن.